مەلیکە میزانێکێکە لە نووسەرە ناودارە مەغریبیەکان لە دوای سەردانی کردنی بۆ هەرێمی کوردستان چوار ڕۆمانی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە و هەروەها لە کۆڕێکدا باس لە ناوەڕۆکی ڕۆمانەکانی یاخود بەرهەمەکانێکە و ئاماژەی بەوەش کردووە کە لە ئێستادا چەند بەرهەمێکی تریشی لە بەردەستدا بە زمانی عەرەبی کە لە ناو چیرۆکەکاندا ژیانی کورد و چیرۆکە کوردیەکان و بەتایبەتیش پێشمەرگە ڕەنگدانەوەی لەسەر کار و بەرهەم و نووسینەکانی هەیە. دوای سەردانیکردنی بۆ هەرێمی کوردستان نووسەری ناوداری مەغریب مەلیکە میزان چوار ڕۆمانی بە زمانی عەرەبی پێشکەشی کتێبخانەی کوردی کرد و لە کۆڕێکدا باسی لە ناوەڕۆکی ڕۆمانەکانی کرد. ناسفەلەکەتین کاکەی بەڕێوەبەری کتێبخانەی زەیتون لە هەولێر لە لێدوانێکدا بۆ کورتسات مەگەزین تیشکی خستە سەر بابەت و ناوەڕۆکی ڕۆمانەکان و وتیشی هیواداری نووسەرانی کورد بتوانن ئەم ڕۆمانانە وەربگرینە یاخود وەربگێڕینە سەر زمانی کوردی و تیشی ئەم نووسەرە ئێستا سەرقاڵی نووسینی 5 ڕۆمانی خۆیەتی بە زمانی عەرەبی کا کوردستان و پێشمەرگە و چەندین لایەنی تایبەتی لە کوردستان و لە ناو ڕۆمانەکەدا باسی کردووە و هەروەها کاریگەری لەسەر نووسینەکانی هەیە. ڕۆمانی تا ئێستا نووسیوە هێشتام لە نووسینی پێنجەم بەردەوامە، ینی بەتەمە زیاتر ڕۆمانەکە لەسەر خۆشەویستی بۆ نەتەوەی کورد و ئاڵای کوردستان و خاک و نیشتیمانی کوردستان و ڕێز و احترام لە کتێبەکەی هەیە بۆ پێشمەرگە، بۆ ئەمفال کراوەکان، بۆ شەهیدەکان، بۆ ئەوانەی کە کۆچڕۆن تا ئێستا بەردەوام بۆ دەرەوەی وڵات دەڕۆن. لێرە ئەوە کتێبێکە هەم بۆ مێژووی کورد وەکو ئامازیغیەک نووسراوە، بۆ کتێبخانە دەتوانێت سوود وەرگرن خوێنەر، هەم مەراسیمێکە کە دەمان هەوێ هەستی کوردایەتی دووبارەکەینەوە لە زمانی نووسەرێکی بیانی کە ئامازیغیە و بەڕاستی عشقی و خۆشەویستی ئەو نووسەرە وای کردووە دەڵێ من هەزەکەم خۆشەویستی پێشمەرگە بم، خۆشەویستی خاک بم، خۆشەویستی هەموو کوردەکان بم، وەکو خۆشەویستێک وەکو ئاوینداریەک. لێرە کتابەکە بە جوانی باسی کردووە بە زمانی عەرەبی. لێرە شلێری ناوی شلێری هێناوە، شلێریەک لە سیمبولەکانی گوڵە لە کوردستان کە دەڵێ من ئامێزی خۆم بەرەو شلێرە ئەبم، شلێر لە باوشەکەم لەبەرەوەی کە شلێر گوڵێکە کە بە بۆنی خۆی بەرگری لە چیاکانی کوردستانەکە.